خۆشەویستیمان بۆ یەکتر بۆ ئەوەی خۆت بەخواستی خوددا بژین دەبێت گوێڕایەڵی ڕاستپاردە نوێیەکەی مەسیح بین. ئەم بنەمایە باز لە ڕاستپاردەیەکی نوێ دەکات. ئەم ڕاستپاردەیە نوێیە چییە؟ خۆشەویستی یەکتری. پۆلس جارێکی تر دەگەڕێتەوە سەر ئەم بیرۆکەیە. با بزانین لەبەر ڕۆما بەشی 13 چیمان پێڵە لە ئاەتی 8ەوە کە دەست پێ دەکات. ئەم بەشە بە ڕاستپاردەیەکی نوێ ناو دەبین و بەم شێوە ناویە نین بە هیچ شتێک قەرزداری کەس مەبن جگەل لەوەی کە یەکترتان خۆش بێ. چونکە ئەوە خەڵکی دیکەی خۆشویستووە. شەریعەتی تەورات بەم شێوە دێتە دی. ڕاستپاردەکانی وەک داوێن پیسی مەکەن، مەکوژن، دزی مەکەن، چاومە بڕنە هیچ شتێک کە هی کەسێکی دیکەیە و ڕاستپاردەی دیکەش تەنانەت هەر هەمویان لەم ڕاستپاردەیەدا کۆ دەبنەوە. نزیکەکەت وەک خۆت خۆش بێت. خۆشەویستی خراپە لەگەڵ نزیکەکەت ناکات. بۆیە خۆشەویستی هێنانەدی شریعەتە. ئەمە ڕاستپاردەیەکی نوێیە. هەروەها عیسا مەسیح لە پەرستگای ژووری سەرەوەی هەمان بیرۆکەی فێری نێرداوان کرد. دەستەواژەیەکی بەهێزەیە کە مەسیح لە یوحەنا بەشی 13 ئاەتی 34 و 35 پێیوتون. دەستەواژەی یەکەم: من ڕاستپاردەیەکی نوێتان دەدەمێ، یەکترینتان خۆش بێ، خۆتان بکەنە جێگەی قوتابیەکان. ئەوان ئاگاداری ئەو ڕاستپاردە کۆنانە بوون کە لە تەوراتدا باسی کراوە. دە ڕاستپاردەکە مەبەستمە. ئەوان ئەم ڕاستپاردانیان دەزانی، بەڵام لێرەدا مەسیح پێیان دەڵێت ڕاستپاردەیەکی نوێتان دەدەمێ. ڕاستپاردەی نوێ ئەوەیە کە یەکترتان خۆش بوێ. اینجا قسەکانی تەواو دەکات و دەڵێت وەک خۆشویستن، ئێوەش بەو جۆرەیە یەکترتان خۆش بوێ. بەما هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن. ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکترین هەبێت، کەواتە ئیسا مەسیح لەم دەستەواژەیە چی بە ئێمە ئەڵێت؟ هێشتا خەریک بوو قاچی ئەشۆردن کە ئەمەی کرد. چونکە دوای ئەوە پەترۆس و یوحەنای نات بۆ ئامادەکردنی جەژنی پەسخا. هەموو بەشەکانی ژەمەکەیان هەبوو، نان و شەراب و بەرخەکەیان لەلا بوو. هەمووی ئامادە بوو، بەڵام قوتابیەکان چوونە ژووری سەرەوە. خزمەتکارێک نەبوو پێیان قاچیان بۆ بشوات. ئەمە نەریتێکی ناسرا بوو لە کۆمەڵگای جوولەکەدا. ڕەنگە ئەمە ئەوەمان بۆ ڕوون کاتەوە کە بۆچی عیسا مەسیح لە نیوەی ژەمەکە چاوەڕێی کرد تا هەستێتەوە و دەست بکات بە شۆردنی قاچیان. ڕەنگە چاوەڕێی ئەوە بوو بێت کە یەکێک لە قوتابیەکان خۆبەخشانە و کارە بکە و وەک خزمەتکارێک ڕۆڵ ببینێت. ڕەنگە ئەمە وەڵامی پەترۆس بۆ عیسا مەسیح ڕوون بکاتەوە کە وتی ناکرێت قاچم بشۆیت، تۆ مامۆستایت. ڕەنگە پەترۆس هەستی بە تاوانباری کرد بێ لە ناو خۆیدا کە ئەو یوحەنا لە بیریان کرده بوو خزمەتکارەکە بێنن و خۆیان خۆبەخشانە ڕۆڵی ئەو خزمەتکارە بگێڕن کە مەسیح خەریب و ئەنجامیەدا. بەڵام با بگەڕێنەوە ئەوەی کە عیسا مەسیح بە قوتابیەکانی وت: وەک خۆشی ویستن، ئێوەش بە هەمان شێوە یەکترتان خۆش بێ. ئەو تەنیا بیری لە شۆردنی قاچەکانیان نەکردبووە، بیری لەوە دەکردەوە کە لە پێناوماندا چی بکات. و یوحەنا دوای ئەوە درکی بە بیرۆکەکە کرد و پەیامەکەی نووسی. نزیکەی 6 ساڵ دوای ئەو لە ڕووداوەکەدا کاتێک یەکەم نامەی خۆی نووسی وتی: ئەمە خۆشەویستیمان زانی. عیسای مەسیح ژیانی خۆی بۆ ئێمەدانا، ئێمەش دەبێت ژیانی خۆمان بۆ خوشک و براکانماندا بنین. قوتابیەکان لەسەرەوە تەنانەت لە بیرۆکەی قاچ شۆردن تێنەگەیشت بوون، بەڵام عیسا مەسیح ئامادەیانی دەکرد بۆ ئەوەی کە کارەکانی لەسەر خاچ تێبگەن و چۆن ژیانی خۆی بۆ ئێمە بەخشی. هەروەها پێویستە ئێمەش خۆمان لە پێناو یەکتریندا ژیانی خۆمان دابنین. بەڵام دواتر دەچینە سەر دەستەواژەی چوارەم: بەمە هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکترین هەبێت. عیسا مەسیح لێرەدا ڕاستپاردەیەکی نوێ فێری قوتابیەکان دەکات. سەرەتا ئەوەیە کە ئێمە یەک خودامان خۆش بێت. بیرتانە کاتێک فەریسیەکە هات بۆ تاقیکردنەوەی عیسا مەسیح و پرسیاری لەبارەی ڕاستپاردە گەورەکەەوە لێ کرد، تەواوکردنی ڕاستپاردەکان، واتە ڕاستپاردە گەورەکە چییە؟ وەڵامی عیسا لە مەتا 22 دەخوێنینەوە کە لە ئاەتی 37دا دەست پێ دەکات. عیسا پێی فەرموو: بە هەموو دڵ و بە هەموو گیان و بە هەموو بیرتانەوە یەزدانی پەروەردگاتان خۆش بێ. ئەمە گرنگترین و یەکەم ڕاستپاردەیە. دووهەمینیشیان وەک ئەوە وایە: نزیکەکەت وەک خۆت خۆش بوێ. اینجا هەموو تەورات و پەیامی پێغەمبەران بەم دوو ڕاستپاردەیە کۆتایی دێن. بەڵام تێبینی دەکەن کە تەرکیزی عیسا مەسیح لە کاتی قسەکردن لەسەر قوتابیەکانی لە ژووری سەرەوە لەسەر ڕاستپاردەی دووهەم بووە. بەڵام پێوەرێکی نوێی بۆ دانان. ئەوان یەکتریان خۆش دەوێت وەک چۆن عیسای مەسیح خۆشی ویستون. و بەم خۆشەویستیە جیهان دەزانێت کە ئەوان قوتابیەکانی عیسای مەسیحن. لەم بەشەدا پۆلس ئەوەی هەڵبژاردووە کە سەرنجی لەسەر ڕاستپاردەی دووگەم بێت. ڕەهەندە مرۆیەکەی مرۆڤەوەیە کە دەبێ ئەویتری خۆش بێ، وەک چۆن مەسیح هەمووانی خۆشویستووە. من نزیکەکەم وەکو خۆم خۆش بێ. پرسیارێک بۆ تێفکرین و جێبەجێکردن هەروەها
لێرەدا بۆتان باسەکەم هەرچەندە خۆشەویستی خوددا بە دڵنیاییەوە لە پێشینەیە بەڵام بۆچی خۆشەویستی یەکتر بە خۆشەویستینی مەسیح دەتوانین ئەوانەی دیکە بە خوددایەک بناسێنین کە ناتوانن ببینن وەڵامێک لە وشەکانی ئەیسا مەسیح دەدۆزینەوە کاتێک وتی دوای ئەوەی لە ژووری سەرەوە بەرەو باخچەی گێتسمانی ڕۆشتن لەو کاتەدا ئەیسا مەسیح نوێژی لە پێناو قوتابەکانی دەکرد نوێژی لە پێناو ئێمەش دەکرد نوێژەکەی خوێنینە و تێبینی ئەوە دەکەین کە چی وتووە هەروەها دواتر ئەو قسانە دەبینین کە دوای ئەوەی فێریانی کرد کە چۆن پێویستە یەکتریان خۆش بێت دوا قسەکانی لە ژووری سەرەوە ئەمە بوون بەما هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکتری نەبێت و پاشان لە کاتێکدا کە لە ڕێگادا بوون ئەیسا بە نوێژەوە لە پێناو قوتابەکاندا دەستی بەرز کردەوە وتی تەنها بۆ ئەمان داوا ناکەم مەبەستی قوتابەکانێتی بەڵکو بۆ ئەوانش کە بە قسەی ئەمانەوە باوەڕم پێدەهێنن واتە مەبەستی ئێمەیە ئەیسا مەسیح لەو شەوەدا نوێژی لە پێناو ئێمەش کرد تاکو هەموو یەک بن باوکە هەر وەک تۆ لە مندای و منیش لە تۆدام با ئەو هەنج لە ئێمەدا بن تاکو جیهان باوەڕ بهێنێت کە تۆ منت ناردووە ئەمە ژێکێکە لە گرنگترین هۆکارەکان لەبەر ئەمە پێویستە یەکترینمان خۆش بێت خۆشەویستی یەکێتی بەرهەم دەهێنێت و بەدەستی دەهێنێت هەروەها ئەم یەکێتیش نایابترین ڕنگدانەوەی ئەوەیە کە ئەیسا مەسیح کێیە ئەو لەگەڵ باوک یەکە و وەک خودای بەرجەستەکراو هاتۆتە ئەم جیهانە کە لە نێوانمان دانیشتەجێ بوو لە کۆتاییدا دوای بەرزبوونەوەی ڕۆحی پیرۆزی خۆی بۆ ناردی لە سیانەی پیرۆزدا لە نێوان باوک و کوڕ و ڕۆحی پیرۆز ئەم یەکێتیە نایاب و سەرنجڕاکێشە دەبینین و ئەو یەکگرتووی و خۆشەویستی کە لە ناو جەستەی مەسیحدایە خوددا بە شێوەیەکی معجزەیی بەکاری دەهێنێت بۆ ئەوەی کە نیشانی جەهانی بدات کە ئەیسا کێیە و بۆچی هاتووە چی کردووە هەر بۆیە ئەم بنەمایە لەو پەڕی گرنگیدایە لەو پەڕی بەهێزی خۆیدا کاتێک یوحەنا نامەکەی دەنووسی لە یەکەم یوحەنا بەشی 4 ئایەتی 12 دەخوێنینەوە ئەوەی لێرەدا ڕوونی دەکاتەوە ئەوەیە کە خۆشەویستی خوددا دەردەخات خوددا ڕۆحە نەبینراوە باشە خوددا چۆن دەربخەین ئەیسا هاتە جیهان و ئاشکرای کرد کە خوددا کێیە چونکە خۆی خودای بەجەستە بوو بەڵام ئەوەی ئێستا پێویستە پیشانی بدات کە خوددا کێیە ئەوە ئێمەین یوحەنا لێرەدا زۆر بیرروکەکەمان بەباشی بۆ ڕوون دەکاتەوە دوای ئەوەی نزیکەی 6 ساڵ یوحەنا لەو قسانەی کە مەسیح بە قوتابەکانی وت تێگەیشت کە خۆی یەکێک بوو لەوانەی لە ژووری سەرەوە بوون هەرگیز کەس خودای نەبینیوە ئەگەر یەکترمان خۆش بوێ ئەوا بەگە یەکگرتووی لەگەڵ خوددا دەژین و خۆشەویستەکەی لە ناخماندا تەواو دەبێت مرۆڤەکان بە بینینی خۆشەویستی و یەکێتی لە ناو جەستەی مەسیحدا دەزانن کە خوددا کێیە لە ڕێگەی ئەو خۆشەویستی و یەکگرتنەوە دەرک بەوە دەکەن کە خوددا لە مەسیحەوە هاتووە بۆ جیهان و پلانەکەی بۆ ڕزگاربوون ئاشکرا کردووە با بنەماکە دووبارە بخوێنینەوە پێکەوە تا بتوانین پێی بژین بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین دەبێت گوێڕایەڵی ڕاستپاردەنوێیەکەی مەسیح بین کە ئەویش خۆشەویستیمانە بۆ یەکتر وەک چۆن مەسیح ئێمە خۆشویستووە